ماوەی 6 ساڵە ئیشی کڵاشچنینەکەم بەبێ و ئیشەش 15 ساڵە ئیشی چنینی هێلک و شلیلاکەم. سەرەتا کچ بووم شوم نەکردبوو ئیشی زەنگیانە و مەکسی و ڕۆب و ئەوانە مەچنی خایەتی دراوسێمان بوو بۆم ئەچنی دوای ئەوە وردە وردە فێری شلیلەکە بووم. یەکەمیشی شلیلەکەم سەرشان بوو ئەو کاتە زۆر باوی بوو بە میروایان چنی ئەوەم کردی تێ بەردەوام بووم لەسەری. تەمەنم 14 ساڵ بوو کە دەستم کرد بە ئیشی چنین. هێلەکەکان تەقریبی 4 ساڵە بە بەردەوام خەریکیم چونکە خواستێکی زۆری لەسرە. یەکەم جار کە دەستم پێ کرد مەکسی و ڕۆب و ئەوانە مەچنی ئەوانە و کاتە زۆر باوی بوو. ئێستا خواز لەسەر جلی کوردی قەدیم زۆرترە، هێلک و کوڵوانە و کەوا و کڵاو و ئێستا بە بەردەوام خەریکی ئەوانم. چنینەکان شتێکی زۆر جوانە بە تایبەتی بڵێ هەموو ڕەنگێکی تیابێ نەگەوە بڵێ خۆ من ئێستا خۆم حەزم لە هەموو ڕەنگێکە لەسەر هێلەکەکان لەسەر کەواکە بینەخشێنیت. ئەنجا شتی قەدیمیش باوی هاتۆتەوە. شتی قەدیم زۆر جوان بۆ کاتی خۆی ماوەیەک ویستیان جلی کوردی بشێوێنن ئێستا بە خۆشحاڵیەوە کە دەستوری زوو باوی هاتۆتەوە. نەخشەکان هەمی بە فکری خۆمی کەم ئەنجا کات چیتە سر و شتێکی جوانە بینی مەسەن گوڵێگە بینی گەڵایەگە بینیت نەخشەکەی ئەکێشم لەسەر قاقەز و دوایی خەمە سەر هێلەکەکە. خەڵکیش داواکە بەڵێ تەڵەبی خەڵکی ژەکەین بەس خەڵک بە تایبەتی حەزی لە شتی تاکە. ئێستاگە تیقەتی ئەم هێلەکانەی من بێ باوەڕ ناکەم تیای بێت کە هیچ نەخشێکی لە یەک نەخش بچێت هەمووی ئیشەکانم تاکە. ئەمانە خۆم ئێستا حازرم کردوون بۆ فرۆشتن کە ئیتر لە پێشەنگاکان و لە فستیڤالەکانە کە دایانم کابرا بە دڵی خۆی تاقیە کاتەوە حەزی لە نەخشەکەیەتی هەڵیەگرێ بەزی واشێ بە تایبەت داواکە لەو نەخشەم بۆ بکە بەس حەز ناکەم بۆ کەسی تر بیکەیتەوە. قیاسەکان هەموو قیاسێکی تایە هەر لە تەمەنی 1 ساڵیەوە تایەتی هەتاکو کام ئافرەتەی بڵێ گەورەیە هەموو قیاسێکی تایە. ئەنجا هەموو خایەتی پیاو بۆمە دوورێت هاوسەرەکەمەیان دوورێت خۆمەیان چنم هەمووشی قاڵبی ئەوەستێ لە بەری زەلامەکەیە ئیتر کە تاقی کردەوانێ من خۆش مەزانم کە هەڵی دەستیاتی ئەڵەمە بۆ تۆ بێت یان بۆ تۆ نابێت. سەرەتا بۆ خۆممە کرد و بۆ خزم و کەس و ئیتر هەرچێگەی بینی گوجوانە و بەردەوام بە و ئیتر فەیسبووکم دانا لە ڕێی فەیسبووک و پەیجەکانمەوە ئەم فرۆشت. ئیتر ئێستاوە تەقریبی 4 ساڵە ئەچمە فستیڤال و پێشەنگاکان کاکرێتەوە بەشداریەکەم بە خۆشحاڵیەوە لەوێ ساکانەکەمەوە. تقریبی 6 ساڵە چوومە دەورەیەکەوانێ دەورەکە 7 ڕۆژ بوو سوپاسی مامۆستاکەمەکەم لێرەوە کە فێری کڵاشچنینی کردم کڵاشی ژنان کە کاتی زوو هەبووە بەس ئێستا لە ناو چۆ نەماوە بە خۆشحاڵیەوە تەقریبی 6 ساڵە من و خاتوونێکی ترین کە ئیشەکەکەین لە هەموو کوردستان و عێراق بەزێمە دروستیەکەین بە هەردوو شێوەکە کڵاشەکە دروست دەکەم. من لە ڕێی فەیسبووکەوە کە بینیم ڕیکلامی بۆ کردبوو کە دەورێکی وا هەیە بۆ ماوەی 7 ڕۆژ توانی بەشداریکەیت منیش حەز و خولایەکم بۆی هەبووتم ئەگەر بۆ خەڵکیشی نەکەمەر فێر بم سەنعاتەکە بزانم خۆشە ئیتر چوومە دەورەکەەوە بە خۆشحاڵیەوە فێر بووم و لەسەر تەڵەبیش دروستیەکەم و بە تایبەتیش خۆم دروستیەکەم و دایانمەتێ هەچ کەسێ حەزی لێ بوو قیاسی قاچی بوو بەکارێنێت. ژنانیش بەبەر چاوی کەەوەی یەکەم جار پێیان سیر بوو کە ئەوگوت کڵاشی ژنان پێیان سیر بوو ئەیانگو حای کڵاشیان بردووە چۆنە بێ ئەمانە دوای وردە وردەیتی خەڵک پێی ئاشنا بوو بەکارێنن. کڵاشەکە دەزووی کڵاش بە سپی هەیە هیچ نوعێکی تری نییە لە هیچ شوێنێک. ئەوەی تر بە شلیلە کردومە ئەم ڕەشەیە شلیلە ئەنواعی هەیە چ نوعێکت بوێت من نەتوانم دروستیکەم. ئێستا ئەمانە بۆ سەر جلی کوردی من خۆم بەکارێنم بۆ زۆر بەرنامەشم پێوە کردووە. ئەوانەی تر بۆ سەر جلی مۆدا بێت بۆ سەر مەکسی هەم سووکە لە پێیە
هەم خۆشیشە بە بەردەوامیشی لەسەر کەم 4 ڕۆژی ڕێکی بێت ئەگەر مەسەن پێڵاوکە هەر هەمووی بێ بەس ئەگەر بەس پێشەکەی بچنیت کاتی کەمترێوێت بەپێی چنینەکەی کاتەکەی گۆڕێت بەڵێ دەزووی کڵاشەی تایبەت بە ڕەقەمی هەیە دەزووی کڵاشەکە لە ناوبازار بە ئاسانی دەستمانەکەوێت خەڵک خۆی هەڵێبژێرێت داوایە کات ئەڵە چ ڕەسمێکە لایە چی و چنیوە بۆم بنێرە منیش بۆیە نێرمێتە کامەی حەز لێ بوو ئەوەی بۆ دروستەکە ئەمە بنی پاپوچی تازەی کڕم سەرەکەی لێ ئەەکەمەوەوە سەرەکەیە بڕم ئەجا لەسەری دەستکەم و بەچنین فلاتی هەیە تەختی هەیە بەرزی هەیە ئیتر کەسە و بە داواکاری خۆی من بۆی ئەکڕم هیوادارم کە وەکو زوو بێتەوە کە خەڵک خواستێکی بە تەواوەتی لەسەر بێت بە تایبەتی ئەتە بڵێ لە دوکانەکان ئێمە بۆ دوکانەکانی ژەکەین تەنانەت تا دەروی وڵاتی شتم ناردۆ من بۆ هەموو شارەکان بە تایبەتی هەولێر زۆریان حەزلێتی کە شتەکانیان بۆ نێرم داوای شتی ترم لێەکەنەوە بۆ کفری نردوومە بۆ کەرکک نردوومە بۆ کەلار نردوومە بۆ دەروی وڵات نردوومە نانەی کە ئەیبینن لە پەیچەکانەوانێ پێیان سەیرە هەتاکۆ منی پیاوانش دروستەکەم بەبێ ئەمەی ژنان هی پیاوانش بە تایبەتی دروستەکەم جا ئەم چنینەی ئەم چنینی کڵاشە لەگەڵ هەورامان جیایە لە چنینەکەی جیای ئەم چنینە کەرکووکی پێڵێن ئەی هەورامان جیایە هی هەورامان بە سوژنەی چنن ئێمە بە درەوشەی چنین سوژن ڕێکە بەس ئەم درەوشەیە ئەگە بزانی لای پینەچیەکان پێڵاوی پێدورنەوە شێوەی لە قولا بەچێم نوکەکەی خوارە بەس سوژنەکە ڕێکە عینەن دەرزی وایە سوژنەکە ڕێکە ئەوان بە سوژنەی چنن ئیشیشیان ورترە ئەوان زۆر ئیشەکان ورترە و ئەنجا ڕیزی ئەم دیواودیوەوان خەتخە دەوەستێت کڵاشی دۆمی کڵاشی دۆمیەکە زۆر باوش لە ناو پیاوانە ژیناوان ئافرەتانیان نییە هەتاکو تا ئێستا هین هەورامی دووسێ ئافرەتی هەورامی داوایان لێ کردوم هەروەکو دەورەکە بیکەمەوە و ئیشەکان فێرکەم ئای پێیان سیر بە توانێ ئێمە قەشتی وامان نەبینیوە ئەمە بەس پیاوانمان چنیوە ئێمە ژەر لەسەر بنی دۆمی چنین هەر بنی کڵاش خۆیەتی شین و سووری هەیە سوور و سپی هەیە شین و سپی هەیە هەروەکو ئەوەی چنین بەس چنینەکەی ئێمە ڕێکە ئاوایە ئی پیاوانەکە ژەراوە ڕێکە چنینەکەی بە زەوان ڕیزێ بەم دیوار ڕیزێ بەو دیوامەی خەتخەت دەرەچێت یانێکو ئێمە ڕێک نییە ڕاستیەکەی ئافرەت خۆشە شت بزانێ ئەوە نییە بڵێ تۆ پێویستە بۆ پارەی ئەوەیە کە پایەکەی لە ڕووی بڵێ مادیەوە هەم شتێکی باشە بۆ خۆت پشتگیریەکە بۆ خۆت من بەڕای من ئافرەت زۆر خۆشە بۆ خۆی شت بزانێ نەک چاوی لە دەستی هاوسەری بیان باوکی بیان برای بێت کە یارمەتی بن ئافرەت هەموو ئیشێ بزانە زۆر خۆشە ئێستا من سوپاس بۆ خوا سوپاسگوزاری خوام کە ئەو بەهرەیە بە من بۆ هیچ شتێدا نامێنم یەکەم جار لە ماڵی باباوکم ئێستاش ڕێگری هەیە لەو ئیشە بەس من سوپاسی هاوسەرەکەم مەکەم پشتگیری مەکا بۆ هەموو فستیڤاڵ و پێشەنگایەک و هەموو کارێکە پێویستم بێت ئەو زۆر هاوکارمە من سوپاسیەکەم لێرەوە بەس ڕاستە لە هەموو شوێنێک ڕێگریەکەیە باوکەیە برا هەیە ئیوە هەیە هاوسەرەکەی پێی خۆش نییە ماڵە خەزور و کەس و کاری پێی خۆش نییە بەس مشکور هاوسەرەکەم پشتگیریمە زۆریش ئەو ئافرەتانەی کە خولیای ئیشێکیان هەیە هەچ کارێک بێت نەک ئیشی چنین بێت هیوایە حەزەکە خواردن دروستکات بۆ ماڵان بۆ فەرمانگە و فەرمانگەکان هیوادارم کە پشت واز لە ئیشەکان نێنن شلیلەکە عادەتەن شلیلەکە لە بازار هەیە هەر شلیلەیەکە بێ هەر شێوەیەکە بێ و هەر ڕەنگێکە بێ دەست دەکەوێت لە بازار بە خۆشحاڵیەوە کە هەیە لە بازاری خۆمان ڕەنگەکانیش
من خۆم بەخواستی خۆم دروست یەکەم و داوای تەڵەبی شلیلەکە دروست یەکەم عەزی پێچنم کڵاوی پێچنم هێلە چاکەتی پێچنم مەدالیا و شتی وردەکاریشی پێ دروست دەکەم جاجمەکە تەرمۆزە ئەینەن تەرمۆزە و کوپەیە لە هەمەدانەوە بەڵێ بۆمانێت مەرکانەیشیمان هەیە مەرکانەکەی بەرزترە و قائیدەی لەگەڵایە دایەنەی وە سوراحی هەیە هەمووی ئەمانی کە باسیەکەم قڕن لە هەمەدانەوە بە حازری بۆمانێ و من خۆم ئەیان نەخشێنم جاجمی لێم ئەم جاجمەی کە باسیەکەم ئەمە هەمی قڕن خۆم جاجمەکەی لێم بەس قوڕەکە بە حازری بۆمانێت ئەمە تەرمۆزەیە مەرکانەکەیمان هەیە مەرکانەکەی بەرزترە ئێستا نەمانماوە بڵێ پیشانتان بەم چۆنە بەزە و درێژترە عیب نەبێ و جاجمی لێین ئەمە سوراحەکەیەتی سوراحەکەشی هەر قوڕە خۆم جاجمەکەم لێ ئەمە هەم جوانە هەم ئاویش لە ناویە سار دەبێت دەستوری زوو هەمووی هەبووە ئەم قوڕانە ئەم خەڵگەم قوڕی بەکارهێناوە دوکانەکە دەمێکە باواتیەوەم کە دوکانمان هەبێتی خۆمان بە خۆشحاڵیەوە تەقریبی 20 ڕۆژە بێ دوکانەکەمان داناوە زۆر دەمێکە هەوڵمان بوو کە دوکانێ دانین هەم شتەکانی خۆشمانی تیا ساخکەینەوانێ و هەم شتەکانیش کە دروستیەکەین لێرە عەرزیەکەیت باشترە بۆ کڕیاران کە لە نزیکەوە خۆی بێ ئیشەکە و ببینێت و بیکڕێ وەکۆی لە پەیجە و داوایەکان لە فەیسبووکۆ لێو داواکە هیوا هەیەڵێت تۆ بڵێ من داوایکەم هەمان شت بێت هەمان قیاس بێ هەمان شت بێت بەس ئەمە ڕاستەوخۆیەت لە خۆش تەکاکرێ و بە دڵی خۆی و بە ئارەزوی خۆی هەڵێگرێەوە زۆر خۆشە بە خۆشحاڵیەوە تەقریبی 20 ڕۆژە دوکانەکەم کردوێتەوە.